باپیرم سەربازێکی ئەو کاتە پێوتراوە هیندستان، بەڵام ئێستا ئەزانین کە ئەو شوێنە بەنگلادیشە، لەبەری کە دوای ئەوەی کە لە ساڵی 1970 ئەوە کە بەنگلادی جابۆتەوە لە هیندستان، ئێستا زانین کە باپیرم بەنگلادیشی بووە، لە دەکاوە بە پەیوەندی کردو بە سوپای بەریتانیەوە، لەوێ سەرباز بووە. سەرباز لە سوپای بەریتانیا پێڵن سیپۆی بووە و میکانیکیش بووە. میکانیکی واتە لە ئۆتۆمبیلی زانین بە فیتەری خۆمان بووە. لە پاکستان خولی فیتەری وەرگرتووە، پاشان لە 1990 دواتە دوای جەنگی تەواوبوونی جەنگی جیهانی یەکەم نێراوە بۆ عێراق، ئەو شوێنێکی تر دوای بە عێراق ناسراوە. ئەلبەتە ئەو کاتە هەروە بەگشتی یەکێ بۆ لە داگیرگەکانی خلافەتی عوسمانی. لە دوای ساڵێکیش بەسەر ئەوەی کە گەیشتۆتە عێراق، ئەلبەت ئەمڕۆ پێڵێن عێراق، نێراوە بۆ سلێمانی، واتە لانی کەم بە بەڵگەوە ئێمە لامانە کە لە مانگی 1920ەوە لە سلێمانی بووە. یەکەم کەس بووە کە ئۆتۆمبیلی هێناوتە سلێمانیەوە و دوای ئەوەشی کە گەیشتونەتە سلێمانی مێجەرسۆن سەرسامی تواناکانی بووە لە ئۆتۆمبیل و لە میکانیکیۆمەیە. ناوی تەواوەتی گۆکول چاند، خۆی ناوی گۆکول چاند، واتە ناوەکەی دوانیە. سەنکەر چاند واتە باوکی هەر دوانیە، موکورجی بووە. بەپی دۆکمنتێک گۆکول چانسەکەرجان گۆکول موکورجی بووە. لە شوباتی مانگی 1920 بەپی ئەمە ئەوتە Provisional Discharge Certificate، ئەمە خۆی داوای کردووە کە لە سوپای بەریتانی کە دەرئەچێت ئیتر سوپای بەریتانی ئەم لی دەرەچێ و ئیتر لەسەر ئەرکی خۆی ئەژیت لە دوای ئەوە. ئەمە 1920 لە 1925 ئەمە تذكرة الإذن بالنكاح، واتە ینی هاوسەرگیریەکەتی گریبستی هاوسەرگیریەکەتی کە نەنکمی خواستووە خەیریە، واتە لە ماوەی 4 ساڵە. و من خۆم پلانێکمان هەبوو کە بگەڕێنەوە بۆ دەکا، لەبەری کە ئەم باپیرم خەڵکی دەکا بووە، پایتەختی بەنگلادیشەکە ئەمڕۆ، بەڵام بەڕاستی هێشتا ڕێنەکەوتووە کە جێبەجێ بێت، بەڕاستی ئەرکێکی ئاسان نییە، ڕەنگە ماڵی زۆر نوێنەرایەتیان هەیە، کوچخانیان هەیە بەنگلادیش لە ئێرە ئەگەر لە ڕێگەی ئەوانە هەوڵ بن پێم وا بێت ئاسانترە بێت. ئەو بیرۆکەیەکی باشە لە ڕاستیە، بەڵام تا ئێستا هیچ شتێکم لەوە ڕۆ نەکردووە. من دوای ئەوەی کە باپیرم هاتووە بۆ ئێرە، ئاشنایەتی لەگەڵ شێخ مەحموود پیا کردو بۆ بە شۆفێری شێخ مەحموود و بۆ هەموو بۆنەکانی ئەم شۆفێرەکەی بووە. تەنانەت گوایە لە هاتنی سمکۆی مەزنە باپیرم شۆفێرەکەی شێخ مەحموود بووە لەو کاتەیە، سمکۆخانی شکاک. جا زۆر پەیوەندیەکەی لەو نێوەندەیە بەڕاستی زۆر ڕوون نییە ئیتر ئایا تا چەندێک ئەم شۆفێری شێخ مەحموود بووە. بەڵام دوای ئەوە خۆی دەستی کردووە بە کاری سەربەخۆ لە نێوان هێڵی سلێمانی و هەڵەبجە و ئەمانەیە کاری کردووە، شۆفێری کردووە. بەس لە 1960ەکانەوە خۆی داوای کردووە کە لەبەر ئەوەی کە بەتەمە ناچوو نەخۆشیش بووە، داوای کردووە کە مۆڵەتەکەی لێ وەربگیرێتەوە، ئیتر دوای ئەوە کاری شۆفێری نەکردووە. لە 1970کانەوە نەخۆش کەوتووە تا 1970 ئەو ماوەی لەسەر جێکەوتووە، مانگی 1970 کۆچی دوایی کردووە، هەر لێرەش لە سلێمانی نێژراوە لە گردی سەیوان. ئەو لەگەڵ دۆزی کوردیا بووە، لەگەڵ دۆزی کوردستانە بووە، هاوخەبات بووە لەگەڵ شێخ مەحموود لە کاتە سەختەکانە لەگەڵیا بووە و دیارە خەڵکیێرەی خۆش فێری کوردی بووە، بە کوردی قسەی کردووە. نەنکەم پورم باسی ئەوەکە کە تەنانەت کە بە کوردی قسەی کردووە شێوەگۆی هەبووە، ئەوەی کە پێڵێن ئەکسنت، واتە وای قسەی کردووە کە شێوەگۆی ئەوەی هەبووە، فێری کوردی بووە و ئیتر هەر لە کوردستان ژیاوە و ئیتر هەرگیز هیچ نەچۆتەوە بۆ ئەو شوێنی کە لێوێ هاتووە. ئەمە بۆ ئەوە گەڕێنەوە کە گوایە کە سوکارەکەی هەمووی بە تاعون مردووە و من خۆم نازانم ئەو ئازارە چی بووە کە ئەم وای کردووە کە ئەم بە هەموو شێ پەیوەندی ببڕێ لەگەڵ بەنگلادیشیا وەکو ئەو سەردەمەکە پێوتراوە هیندستان. نازانم چی بووە، بەس ئەڵێن گوایە تاعون هەموو کە سوکارەکەی کوشتووە، هیچ کەسێکی نەماوە کە هاتووە بۆ ئێرە. ئیتر پورم ئەیجێڕایەوە ئەوەی کە هەنێ جار دانیش دەستێ کرد بە گریان و هیچی ناوت، هیچی لەگەڵ ئێمە بەش ناکرد کە سوکارەکەی چی بووە چی لێ نەبوو، زۆری باس ناکرد. کەسێکی ئاشتی خواز بووە لەسەر بیر و باوەڕ دوژاتی هیچ کەسێکی نەکردووە و کێشەی نەبووە
مسلمان نەبێ پێی بڵێن مسلمانە کێشەی نەبووە ناوی گۆکولچاندە پیان و تۆ غەفور هیندی شێخ محموود ناوی ناوە غەفور هیندی وتێم ناوی تۆم بۆ ناوترێت گۆکولچاند چییە لەمە دا تۆ ناوە غەفور هیندیە